ئەمڕۆ چاوەکان لەسەر سلێمانیە کە یەکەم قۆناغیکرداری چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان تێیدا بەڕێوە دەچێت. ئەوەی دەیبینن زیاتر لە 300 میدیای جیهانی و ناوخۆی ئەمڕۆ هاتوون بۆ ڕووماڵی ئەو ڕووداوە گرنگەی کە ئەمڕۆ تێدا بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی. بڕیارە ئەمڕۆ ژمارەیەک لە چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان چەکەکانیان دابنێن و لە ناوی بەرن بە بەشداری نوێنەری وڵاتان و هەم نوێنەری عێراق و هەرێمی کوردستان. ئەوەی دەیبینن ئێرە وتێلاشوورە لە شاری سلێمانی کە دەکرێتە قەزای دوکانەوە. لێرە قەرەباڵغێکی زۆر هەیە، نوێنەری حکوومەتی هەرێم، سەرۆکایەتی هەرێم، نوێنەری عێراق و جیهان و چەندین لایەنی دیکە لێرە بەشداریان کردووە بۆ ئەوەی کە بینەری ئەو پرۆسەیە بن. هەریەکە لە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان، نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان، نوێنەری باڵای پەکەکە، هاوسەرۆکان و شاندی دەمپارتی، نوێنەری یەشێتی، نوێنەری وەزارەتی ناوخۆی عێراق، نوێنەری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە بەشداری دەکەن لەم پرۆسەیەدا. ئەوەی کە هەیە چاوەکان هەمووی لەسەر سلێمانین. دوو شوێندانراوە بۆ پرۆسەی چەکدانانەکە، بەڵام تا ئێستا ئەم بابەتە یەکلایی نەبووەتەوە کە یەکێ لەوانە جاسەنەیە، ئەوەی دیکەیان سەنگەسەرە، بەڵام تا ئێستا ئەمە یەکلایی نەبووەتەوە کە کامیان لە چۆ ئەم پرۆسەیە بەڕێوە دەچێت. بەڵام ئەوەی کە هەیە زیاتر گومان دەکرێت لە جاسەنە بەڕێوە بچێت پرۆسەی چەکدانانەکە، بەڵام دوورە لە چای میدیاکانەوە تەنها ڕێکۆرد دەکرێت و پاشان لە شاشەیەکدا لێرە نمایش دەکرێت. ئەوەی کە هەیە دوای تۆمارکردنی گرتەکان ئەم بابەتانە دەدرێت بە میدیاکان و پاشان بڵاو دەکرێتەوە. بەڵام چاوەکان ئەمڕۆ لەسەر سلێمانین و ئەو کەسایەتیە کاریگەرانەی کە چاودێری ئەم پرۆسەیە دەکەن، هەم لە تورکیا و هەم لە پەکەکە چاودێری ئەم بابەتە دەکەن و پرۆسەکە کەمێکی دیکە لە سلێمانی بەڕێوە دەچێت.